وەڵامێکی ڕوون نەبوو بۆ داواکاری کورد سەبارەت بە یاسای نەوتوغاز خاڵی حەبە باز لە دوای پێکەنانی حکوومەت بەڕەپارێک ڕەوانی هەرێم دەکرێت حکوومەتی هەرێم هەرچی نەوتی دەرهێناوە داهاتەکەی دەدات بە بەغدا ئەگەر لێرەدا بنووسرابایە بەپێی دەستور ئەو کاتە ئەمە وەڵامێکی ڕوون مادی 140 خاڵێکی سەرەتانی کوشندەیە بۆ ئەو ناوچە جێناوەکانە کە ئەگەر جێبەجێ بکرێت لە 150 خاکی ناوچە جێناوەکانە دۆڕێنی بۆ ئەی مادی 140 کورد ئەبووە هەر باسی نەکردن هەڵپەساردنی کارنامەکەی عەبادی لە ماوەی 3 مانگدا کارنامەکەی عەبادی ئەم هێشتا ڕازی نەبووە لەسەر ئەمە کارنامەکە دەنگی پێدرا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەفسیری جیاوازی بۆ دەکرێت لێرەدا پرسیارەکە ئەوەیە کاک محەممەد وەڵامێکی ڕوون نەبوو بۆ داواکاری کورد پۆستێکی گەورەی هەیە ئەنی کورد سەر و کۆماری هەیە جێگیری سەر لە هەر هەموو کایەکانە پۆستی گەورەی هەیە کورد هێندەی کێشەی پۆست و پارەکەی هەیە هێندە کێشەی خاک و کێشەکانی دیکەی نییە. بەرنامەی تایبەت شەوی هەینی کاتژمێر 8:05